لەمە بەدوا بڕیارە بڕی 250,000 دینار لە خوێندکارانی زانکۆ وەربژیرێت بەرامبەر پارکردنی ئۆتۆمبیلەکانیان لە ناو زانکۆدا. من ئەچمە لای دکتۆر زانا محمود یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی. سڵاو لێبێ کاک دکتۆر. ئەم بڕیاری زانکۆی سلێمانی چیە کە پارە لە خوێندکاران وەرەگیرە بەرامبەر ڕاگررتنی ئۆتۆمبیلەکانیان؟ بەڵێ لە ساڵانی پێشوە داواکاریی زۆر هەبوو بۆی خوێندکاران بتوانن لە دەوامی ئێواران بتوان ئۆتۆمبیل بێنە ژوور خۆتانسان کامپەسی زانکۆی سلێمانی لە کاتی بەیانیانە پاس هەیە و بە بەردەوامی بڵێن پاسەکانتوان هاتوشۆ بە خوێندکاران بکەن، بەڵام لە ئێوارانە بەداخەوە زۆر بەردەست نابێ و خزمەت گوزاریە لە ئەساسی داواکاری خوێندکاران. ئێمە شوکو ئەنجومەنی زانکۆ داواکاریمان بەرز کردەوە بۆ وەزارەت کە ڕێگە بدرێت دەبەروی لە کاتی ئێوارانە پارکینەکان بەتاڵن، شوێنی بەتاڵ هەیە و لۆت زۆر لەسەر زانکۆ نیە، بتوان ڕێگە بدرێت بە خوێندکاران بەبێ جیاوازی بتوان ئۆتۆمبیل بێن نەژوورەوە وانی کەتوان لە مقابلی بڕێک پارە کە وەکو خزمەت گوزاری خۆتان نەزان بڕی 250,000 دیاریکرا بە ڕەزامەندی وەزارەت کە لەو ئۆتۆمبیلانە وەربگیرێت لە دەوامی ئێوارە ناتوان بێن. ئەمەش تەنها بۆ کامپی نوێیە، بۆ کامپی ناوشار نابێت، چکە کامپی ناوشار مەجای دیانە، بەڵام ئێرە دەرفەتەکە هەبوو لەبەرەوە خزمەت گوزاری بە خوێندکاران دابین کراوە. کاک دکتۆر، چەند خوێندکارێکی زانکۆی سلێمانی لە بەیانیانە پەیوەندیان پێوە کردوین کە گرفتی ئۆتۆمبیل ڕاگررتنیان هەیە لە بەیانیانە. ئەم گرفتە بۆ چارەسەر نابێ هاتو چۆن ڕاویان ئەنێ لە دەرەوە لەم لا شۆ زانکۆ نەیاڵە ئۆتۆمبیل بەرنەژوور و هەندێک لە کۆلێجەکانیش دوورن. بەڵێ یەکشت هەیە ئەبێ ئەوە بزانرێت کە ئێمە لە دوو گەراجی زۆر گەورەمان بۆ خوێندکاران دابین کردووە، ئەتوان خوێندکاران لەو گەراجانە ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن و لە مقابلی وەک گوتم ئێمە بەیانیان پاسمان هەیە بە بەردەوامی پاس لە ناو زانکۆی هاسوڕێتەوە، لەبەرەوەی خوێندکارە بەڕێزانە پێویستیان بە ئۆتۆمبیل نابێ بێن نەژوورەوە بە دڵنیاییەوە هاتوشوێن لە ڕێگەی پاسەکانی زانکۆتوان دابین بکەن. واتە لە بەیانیانە نییە ئەم بابەتە؟ نەخێر لەبەرەوەی خزمەت گوزاری و کوتم پاسەکان لە بەیانیانە هەیە بە هیچ جۆرێک. هەر بەیانیان لۆدی زۆر لەسەر زانکۆیە، ئەمە تەنها بۆ ئێوارانە.